کۆتاتەوەردا باس لە گۆڕانکاریەکانی کەشوە و کاریگەریەکانی لەسەر بە شێوەیەکی گشتی لایەنە جیاوازەکان هەم لە کوشتتوکاڵ هەم لە ئاو هەوا هەم لە خاک دەکەین. دیارە لە ئێستادا جیهان لە بەردەم گۆڕانکاری کەشوهەوایە و عێراقیش یەکێکە لە پێنجەمین ئەو وڵاتانەی کە لە بەردەم گۆڕانکاریەکانی کەشوهەوایە بە هۆکاری سیاسەتی ئاو و هاوکات بە هۆکاری ئەو پلە گەرمایی کە زۆر جار پلەکانی گەرما تا ڕادەیەکی زۆر بەرز دەبێتەوە لە بەردەم یاخود پێشگرتن لە گۆڕانکاریەکانی بەردەم هەوا تێیدا لە ئاستێکی باشتانیە. تایبەت بەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر باسط بورهان کە بەڕێزیان پسپۆڕی ژینگە و کوشتتوکاڵن ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێ، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بە شێوەیەکی گشتی ئەو گۆڕانکاریانی کەشووا کێسا بەشێک لە جیهان و بە دیاریکراوی دەکرێت بڵێن عێراق و هەرێمی کوردستانی گرتووەتەوە. کاریگەریەکانی چی بوون؟ سڵاوتان لێبێ و سڵاو بۆ بینەران و گوێگرانی بەنامەی کورتسات نیوز. ڕاستیەکەی گۆڕانکاریە ژینگەیەکان کە ئێستا لە دنیادا بەرحاڵ نییە هەر هەبووە و هەر ئەژبێت، بەڵام ئەوەیە ئێمە هەست دەکەین بەوەی کە لە تەمەنی خۆمانە لە 60 ساڵ بۆ 100 ساڵی ڕابردووە تا ئێستایا گۆڕانکاریە ژینگەیەکان زۆرتر وای لێ هاتووە کە ئێمە بە تەمەنی خۆمان هەستی پێەکەین و ئەمەش شتێکە بەرحاڵ ئەو شتێکە بەعام ناوی لێرە کلایمەت چێنج یا گۆڕانکاری کەشوهەوا 100 ساڵەکە دەستی پێکرد و ئەمەش چەند هۆکارێکی زۆر بربڵاوی هەیە. هۆکارەکان زۆر دیارن تقریبان ڕۆژانە باسی لێکرێت لە سوشال میدیا لە هەموو شوێنەکان. وڵاتی ئەمەش بەعام شەرق ئەوسەد یان وڵاتانی ئەمەش بێبەرین نییە لەو گۆڕانکاریانە. بەرحاڵ گۆڕانکاریە ژینگەیەکان جۆرێکە کە لە وڵاتێک دەستی پێکرد نەتیجەکەی یان بڵێن ڕیزاڵت یان ئەنجامی ئەو گۆڕانکاری کەشوهەیە لە هەموو دنیا ئابینرێتەوە. هەر گۆڕانکارێکی ژینگەی لە هەر شوێنێکی دنیا بکرێت ئەو گۆڕانکاری لە وڵاتێکی تر بە شێوەیەکی تر ئەبینرێتەوە کەوابوو ئێمەش لەبەر ئەوەیە کە بێبەرینی لەو گۆڕانکاریانە. بەعام وڵاتانی ئێمە وڵاتانێکی گەرم و وشکن لە ڕووی ئاو هەواوە. بەرحاڵ گۆڕانکاری ژینگەیەکان لە کەیەوە دەستی پێکرد لەو کاتۆکە ئێمەڵێن گۆی زەوی بەرەو گەرم بوون ڕۆیشتووە. ئەم گەرم بوونەی گۆی زەوی هەرچەنەگەر لە چەند ساڵ لە 20 ساڵ لە 30 ساڵە یەک پلەی سەدیش بێ گۆڕانکاریی گەورە لە مەناخە لە کەشوهەوایە دروست دەکات. ئەم گۆڕانکاریانە ئەتوانێت بۆ نمونە توانەوەی بەستەڵەکەکان بێت لە شوێنێکەوە یان بۆ نمونە گەرمبوونی هەوا بێت، ئەم گەرمبوونە بێتە لە شوێنێکی تر بێتە هۆی ئەوەی کە مەناخ بگۆڕێ بە شێوەیەکە شێن یا بارانبارین یان ڕێژەی سەرما و گەرما لە شوێنەکە بگۆڕێت و ئەم ڕێژە گۆڕانکاریە لە کەشوهەوای شوێنەکە ئەبێت ئەوەی کە ڕوبەری سەوزایی بگۆڕێ. ئەم ڕوبەری سەوزایی کە گۆڕا شەی خاک ئەگۆڕێ کە شەی خاک گۆڕا بۆ نمونە ئەو شتێک کە ئێستا ئێمە بۆ نمونە لەم ڕۆژانە هەموو ساڵە لە بەهارە بۆ نمونە ئەی بینین شتێکە بەناو ئەو خۆڵبارینەی کە هەیە بۆ نمونە یان گۆڕینی مەناخ لە شوێنێکە بارانبارین کە چەند ساڵی پێش کوردستان بۆ نمونە وڵاتی خۆمان کە هەموو کەس زانێت کە 10 ساڵ 5 ساڵەوە پێش گۆڕانکاری هەوا ئابم شێوەیە نەبووە باران و بەعام کامل علماڵین پرسپیتیشن بە بەفر و بارانەوە زۆر بۆ ئێستا کەم بۆت و ئەم ساڵ بۆ نمونە باشتر بوو لە 3 ساڵی پێش و جاری وایە وشکە ساڵیەکان بۆ نمونە 5 ساڵ بەدوایە کاتێ دوایە 5 ساڵ بەدوایە کات تەڕی دێت. ئەمە بەهۆی ئەو شتانەیە کە ئێمە پێڵێن گۆڕانکاری کەشوهەوا توانین دوای بڕۆ ناوەردەکاری ترەوە کە گۆڕانکاریەکان چین و ئەنجامەکانیان چی دەبێت. باشە دکتۆر، کەواتە لە هەرێمی کوردستاندا تا چەندە گۆڕانکاری ژینگەیەکان کاریگیری دروست کردەوە بە دیاریکراوی ئەو گۆڕانکاریانە خۆی لە چی دابینیوەتەوە؟ بەڵێ هەرێمی کوردستان بەرحاڵک و ئەقلیمێکی بچووک لە چاو عالەمە بەرحاڵ شوێنێکی زۆر بچووکین، بەڵام گۆڕانکاری ژینگەی ڕاکە باسم کرد لە ناوچەی خۆمانە ڕوونادات. زۆر جار هەیە لە وڵاتێکی تر ڕوئەدات بەڵام ئێمە نەتیجەکەی و کاریگەرێکی لە وڵاتی خۆمان دەبینین. بۆ نمونە ئێستا لە وڵاتانی سووریا، عراق، لاخواری و عراقەوە، کوێت، هەروەها ئەردەن و تا ڕادەیەک بەشی شمالی بڵین ئەفریقیا ئەم گۆڕانکاری ژینگەیە کە ئێستا ئێمە بینین بەناو خۆڵبارین لە وڵاتانە سەرچاوی گرتووە، ئەنی سەرچاوی خۆڵبارین کوردستانیە بۆ نمونە، بەڵام ئێمە ڕۆژانە کاریگەریەکان بینین ڕۆژانە لە ڕووی سەلامەتی و کەسانێک لە ئێمە بڵین کاریگەری لەسەریان دروست ئەبێت کەوابوو زۆر جار ئەڵین گۆڕانکاری ژینگەیەکان دووشت هەیە، یەکێ ناوخۆییە یەکێ دەرەوەیە. دەرەوە وڵاتانی دەرەوەی ناوخۆی خۆمانین، جا ئێمە هەوڵ بدەین بۆ نمونە وڵاتی خۆمان تاکە هەوڵمان ئەوە بێت کە وڵاتانی خۆمان نەبێت بە سەرچاوی کێشەیەکی ژینگەی بۆ وڵاتانی دراوسیان. بۆ نمونە ئێستا ئەگەر خۆڵبارین سەرچاوی کوردستان بێت لە ئێران دووسێ ڕۆژترە بین لە نەتیجەکەی، هەروەکە ئێمە ئێستا نەتیجەی خۆڵبارین لە سووریا و لە بەشێک لە لاخواری و عراق و لە ئەفریقیا بینین کەوابوو گۆڕانکاری ژینگەکان لە کوردستانە. کوردستان چون وڵاتێکی سەنعەتی نییە تا ئێستا بڵین وەکو وڵاتان معمەلمان زۆر نییە کەوابوو
پیسایی ژینگەیمان لە چاو وڵاتانە لە چاوخۆمان کەمترە بەڵام لایەتریشەوە ستانداردەکان یان یاساکانی ژینگەی جار لە وڵاتی ئەمە نەچەسپێنراوە و ئەگەر لە پەرلەمانی ئەمە چەسپێنراویشە جارێ هۆکار ئیش پێکردنیان تۆزێ قورسە لە وڵاتی ئەمە کەوابوو دوو لایەنە شتەکە ئەوەیە کە وڵاتی ئەمە جارێ بەو ڕادەیە زۆر پیس نەبووە بەڵام ئەو ڕێژەیە کە ئێستا بڵێن ئەو شتێک کە بەڕێوە ئەبرێ لە ڕۆی ژینگەیی ئەو هۆشیاری تاک و کۆمەڵگا و هەروەها حکوومەت لە ئاستی ژینگەیە ئەگەر بەم ڕێژەیە بڕوات ئێمە بە سریعی یا بە خێراییکی زۆرتر بەڕە و خراپبوونی ژینگەیە بەرەو ئەوەچین کە کاریگەریەکانی ژینگەیی ڕۆژانە لە وڵاتی خۆمانە ببینین بەڵام ئەگەر یاساکان بچەسپێنن وڵاتی ئەمە لە بەرەوەی سەنعەتی نییە ئەتوانین ئەو ڕێژەیە خاو بکەین وانی ڕێکار زۆرە بە ئەوەی کە بربەست بین لەبەر ئەوەی کە چی بکەین و چی ناکەین. باشە کەواتە دکتۆر چی بکرێت بۆ ئەوەی گۆڕانکاری ژینگەیەکان کەم بکرێتەوە بە تایبەتر لەگەڵ ئەوەی باس لەوە دەکەی گۆڕانکاریەکان لە هەرێمی کوردستان نییە بەڵام کاریگەریەکانی جیهان وا دەکات کە لە هەرێمی کوردستانیش هەست بە گۆڕانکاریەکان بکرێت چۆن بەربەم گۆڕانکاریانە بگیرێت. بەڵێ هەروواکە لە سوۆشیال میدیا لە تەلەڤیزیۆنەکان لە ئەخبارەکان لە کاڵەکانی خۆتان ڕۆژانە ئەبینرێت کە لە وڵاتانی عالم لە دەرەوەی وڵات زۆرجار کۆڕبەندی چۆن کۆڕبەندی ئابووری کۆڕبەندی سیاسی بزر کۆڕبەندی ژینگەیش ئەبەسرێ کۆنفرانسی گەورە ئەکرێت لە وڵاتان چەندین وڵات بۆمە هەموو ئەوروپا کۆ بێتەوە پارێکی زۆر تەرخانەکرێت بۆەوەی کە بربەستێک دروستکەم بۆم کاریگەری ژینگەیانە کاریگەری ژینگەکان ئەتوانێت لە پیسبوونی خاکە خۆی بینێتەوە پیسبوونی ئاو خۆی بینێتەوە پیسبوونی هەوا خۆی بینێتەوە بەشێک لەوە لە وڵاتی خۆمانایە ئەم باسی داخلی بکەین یەکەم جار ئەوەیە کە بۆ نمونە هۆشیاری تاک ببرێتە سەرەوە یاسا ژینگەیەکان بچەسپێنرێت کە بۆ نمونە فەلاحێک بزانێت کە بۆ نمونە چۆن ئەو کاریگەری ئەبێت لەسەر پیسبوونی ژینگەکەی خۆی بۆ نمونە لە ڕووی بەکارهێنانی سەمادەوە بەکارهێنانی دەرمانە قەڵاچۆکردنەکانی وەکو هەربیساتی پێستە دەرمانە قەڵاچۆکردنی حەشەراتەکان هەروەها معمەلێک بزانێت کە بەس هۆشیاری تاک و معمەلەکان بینە سەرەوە کە بزانێت کاریگەری ئەو شخصە لەسەر ژینگەی دەوروبەری خۆی چییە ئەمە ئەکرێت بە ترێنینگ کۆرس بێ بە هەوڵی فەرمانگە ژینگەیەکان بێ بە هەوڵی زانکۆکان بێ بە هەوڵی میدیاکان بێ وەکو جەنابتان بۆ نمونە کە ئاستی هۆشیاری تاک ئەوە بێتە سەرەوە کە هەر کەس بزانێت کاریگەری خۆی لەسەر ژینگەی دەوروبەری چۆنە ئێمە زۆر جار ئەڵێن کە ژینگە یاسای نییە ژینگە بڵێن بۆ بورن بۆردەری نییە ژینگە حدودی نییە بۆ نمونە کەسێک لێرە پیسکارێکی ژینگەی ئەکات لە وڵاتێکی تر سەرچاوەکەی بینرێتەوە بۆ نمونە سەدێک پیسە بێ بەجارێت 1 ملیۆن نەفەر ئەڕەتەژەر کاریگەری پیسبوونی ئاوەوە کەوابوو داخلیەکان ئەوانە کە خۆمان ئاگامان لێبێ بەڵام خارجەکان بۆ نمونە ئەم خۆڵبارینە یا پیسبوونێکی هەوا کە ڕوئەدات ئەمە لە کۆنتترۆلکردنی بەدەستی ئەمە ناکرێت ئەبێت چەند وڵات کە هۆکارن لە پیسبوونی ژینگەی ئەو وڵاتانە بۆ نمونە لێرە ئێستا بنە وڵاتانی ئەفریقا بێ سووریا ئەردەن تورکیا کە زۆر ڕۆڵێکی هەیە بۆ نمونە ئەم خۆڵبارینە کە ئێستا هاتووە زۆر بەهۆی وشکبوونی مەناخۆیە وشکبوونی ناخیانی غێری ئاودان ئێمە بەشێکمانە کە حەقی ئاو پێڵێن بڵێن یاسایە مافی ئاوی وڵاتانە کە بەسەرێک هەیەە بۆ نمونە سنووری جوگرافیمان نێمرام سنووری ئاوداخستنمانە بۆ نمونە ئێستا تورکیا چەندین سەدی دروستکەوە لە ساڵانی ئەخیرە لە 10 ساڵی ڕابردووە نزیکەی 7 سەدی گەورەی دروستکردەوە کە بۆتە ئەوەی کە ڕێژەی ئاوی دجلە و فرات لە عێراقا لە سەیە 70 بۆ 80 کەم بکات ئەم لە سایە 20 دجلە و فرات کەماوە ڕێژەیەکی زۆر لە مەناخی ناوەی وش کردووە ئەمە بێتە هۆی بە بیابانبوونی زۆرتر و هەروەها ئەوەی کە خۆڵبارین بۆچی چەند ساڵی ڕابردوو زۆرە لەبەرەوەی کە ئێمە بۆ خۆڵبارین چیمان پێویستە خۆڵمان پێویستە هەوامان پێویستە وزەمان پێویستە ئەگەر بۆ نمونە 10 ساڵی پێش و بۆ نمونە 20 کیلۆمەتر خێرایی با وای ئەکرد کە خۆڵبارین دروست بێ ئێستا 10 کیلۆمەتر دروستێکە ئەگەر پێش 50 کیلۆمەتر دروستێکرد ئێستا بە 15 کیلۆمەتر خێرایی ئەو خۆڵبارین کە ئێمە ئێستا بین دروستە بێ بۆچی لەبەرەوەی خۆڵ وشکە لەبەرەوەی کە ئەم گەرمبوونی زەوی بۆتەوەی ئەوەی کە کەڤەر یان ڕووپۆشی سەوزایی ئەو وڵاتانە یا ناوەڕاستی عراق کەم بێتەوە و ئەمەش هۆکاری زۆری غێری بارانبارینی کەم و گەرمبوونی هەوا ئەو سەردانەیە کە تورکیا دروستی مافی ئاوی وڵاتانی بڕیوە و زۆر جارێتە کارتی فشارێکی سیاسی کە ئەمەش ئەو نەتیجەی ئەوە کەس ئەمە بینی دکتۆر کەواتە دەکرێت بڵێن هەندێک کات هۆکارەکانی گۆڕانی ژینگەی یاخود گۆڕانی کەشوهەوا دەکرێت بە تایبەتر لە عێراقدا بگەڕێتەوە بۆ هۆکاری سیاسی بەڵێ بە دڵنیاییەوە زۆر جار وڵاتان ئێستا بمنە تورکیا و ئێران ئێستا ئاوی سیروان لەم منتیقەی شارە زۆرا بۆ نمونە کە لە هەوراماناتی ئێران و سەر چاواگرێ جاری وای هەیە کەمە بێتەوە لە سەیاددا لە سەیان 90 ئەگیرێتەوە بەهۆی ئەو سەدانەوەی کە لە ئێران دروست کراوە زۆر جار وایە بێتە کارتی فشارێکی سیاسی و خۆمان دەکرێت بڵین ئەمە هۆکارێکی سەرەکیە دکتۆر شەڕی داهات و شەڕی نەوت نییە شەڕی ئاوا بێت باشە دکتۆر دەکرێت بڵین ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ گۆڕانکاریە ژینگەیەکان لە عێراقدا یاخود وەک هۆکارێکی لاوەکی یاخود بەشێک لە بەڵام ناتوانین بڵێن
بەشێک لە هۆکارە لاوەکیێنە سەرەکی بەشێک لە هۆکارە سەرەکیەکە بەعام ئەو کڵامە چەنجەیەکە لە عالم ڕووی داوە ئەو گەرمبوونی کەشوهەوایەوە بەرحاڵ لەلایەتریش هۆکارێکمانێ بەشە لە هۆکارەکان ئەوەیە کە وڵاتی عراق لە 15 ساڵ 20 ساڵی ڕابردووە بەرحاڵ شەڕی زۆر تیابووە یەکێ لە هۆکارە ژنگەیەکان کە زۆر مەناف ئەگۆڕێکی لە هۆکارەکان شەڕە ئەوەیە کە بەرحاڵ ئەو شتانەی کە پێشتر ئەکراوەکو حکوومەتی لەوانەیە بەهۆی باشتربوونی باری ئابووری و داراییەوە ئێستا ئەو شتانەش ناکرێت ئەگەر باری ئابووری وڵاتێک باش بێ ئەتوانێت ئەو شتانێکە بربەستن بۆ کاریگەری ژینگەیەکان ئەنجامی بدا بۆ نمونە ئەمە پیاکردنی ماڵچمانەیە بۆ ئەوەی بڕوبەری سەوزایی زۆر بێ بەرحاڵ ئەمانە سۆرسیان هەیە بەس هەندێ ئەبێ ساڵان لە پەرلەمان یا لە وڵات لە دەوڵەت بۆ نمونە یاسایەک بگونجێنرێەوە بەشێک لە بودجە تەخسیس بکرێت بۆ ئەوەی کە مطالعە ژینگەیەکان ینی توێژینەوە ژینگەیەکان بکرێت کە سۆرسەکان کوێن بۆ نمونە ئێستا کوردستان سۆرس نییە بۆ ڕوبەرێکی سەوزایمە تقریبا هەیە بەڵام ناوەڕاستی عراق سەرچاوەیە بۆ خۆڵبارین بۆ کوردستانیا بۆ بڵین ڕۆژ ئاوای ڕۆژ هەڵاتی عراقی یا شمالی عراقەوە بوو ئەگەر بزانێت کە سۆرسەکە کوێیە چی بکەین بۆی تەبان ڕۆبەری سەوزایی هەندێک نەبات هەندێک پلانت هەندێک ڕوەکەیە کە خاص مقاومە هەیە بۆ شوێنانە مەسەداتە ڕیاحی ئەوانەیە کە بربەستن بۆ با ئەکرێت هەر ئەمووی ئەمانەوەیە کە بودجە تەخسیس ناکرێت لە چەند ساڵی ڕابردووە بەهۆی هۆکاری ئابووری و شەڕەوە. باشە دکتۆر لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی تا ئێستا دەکرێت بڵێ توێژینەوە تایبەت بە گۆڕانکاریەکانی ژینگە کراوە لە توێژینەوەکاندا گەیشتونەتە چ دەرئەنجامێک چ خاڵێک یان بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت بڵین لەگەڵ ئەوەی کە ڕوبەڕووی گۆڕانکاری ژینگەیەکان بووینەوە بەڵام توێژینەوە بە پێی پێویست لە ئاستی پێویستە بوونی نەبوو بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە لە هەرێمدا. بەڵێ پرسیارێکی زۆر باشە ئەکرێت بڵین هەردووکیان ڕاستیەکەی توێژینەوە لە زانکۆکان لە بەشی ئاکادمی ئەکرێت بەڕاستی لە ئاستی بن ماستەر دکتۆرە ئەوانەی کە خۆیان توێژینەوەکەن کەسە ئاکادمیەکان بەڵام کێشەی لە کوردستان هەیە کە وەزارەتەکانی ئێمە پێکەوە ئەو پەیوەندیان نییە کە پلانێ دابن بۆ ژینگە یا ڕوونتر قسە بکەینی ژینگە جارە نەبوو بەخەم لەبەرەوەی وڵاتان ئێمە ناڵێم لە شەڕ و ئاژاوەیە بووین لە کێشەی ئابووریا بووین کە کێشەی ئابووری هەبێت کەوابوو ئەوانە بێتە یەکەم شت یا یەکەم پرایۆریتی یا یەکەم شت بۆ وڵاتەکان شتەکانی دووەم سێم ئەڕاتە دەرەجەی دوو سێوە بەڵام ئەگەر ژینگە بێتەوە سەرەوە ئەگەر هەست بکرێت بە خەم ینی کەسان خەمی ژینگە بخورێ بێتە ئەو لەوێت بێتە پرایۆریتی ئەو کاتە ئەبێ بەس وەزارەتەکان پێکەوە بەسێن بۆ نەگەر لە وەزارەتی خوێندنی باڵایە توێژینەوەیەک ئەکرێ ئەم توێژینەوەی قەت ناڕاتە وەزارەتی کشتتوکاڵکە بەکار بێت و ئەم توێژینەوەی قەت ناڕاتە وەزارەتی پلاندەران کە پلانی بۆ دابنرێ ئەتوانین بڵین کێشە سەرەکیەکە لە کوردستانەوەیە کە یاسا ژینگەیەکان زۆر ناچەسپێنرێن غەرامە ئەوشتانە بە کەمتر ڕوەدات و هەروەها توێژینەکان ناڕۆنە شوێنی خۆیان وەزارەتی خوێندنی باڵا بەخۆیەتی ینی ئەو ڕەبتە لە بینی وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی پلاندانان وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە و حکوومەتە ڕەبتەکەنی هەر وەزارەتی بۆ خۆی ئیشی خۆیەکەوە ئەو ڕەبتە پێکەوە نییە کە بتوان پێکەوە بڕیارێکی لێبدەن یا بن تا ئێستا کۆنفرانسێکی گەورەی ژینگەی نەکراوە لە هەموو کوردستانە بڵێ خەمی ژینگەی کوردستان چییە چارەسەر چییە بەڕاستی. باشە بە دیاریکراوی دکتۆر هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە؟ یەک شت هەرەوەیە کە نەبووە بە خەم جارێ ژینگە لە ئاستی سۆسیال میدیا و میدیاکانە ماوەتەوە لە ئاستی تاک شخصا ماوەتەوە نەوە بە خەمی حکوومەت بەرحاڵ لە وڵاتی ئێمەیە یەک شتمانەیە کە حکوومەتە یاساکانە حکوومەت دەتوانێت بڕیار بکە چێکرێ بەڵام زۆر جار NGOکان ئەو گروپانەیە کە لە سۆسیال میدیا زۆر ئیشی گەورە گەورەکەن بۆ نمونە فەرمانگە ژینگەیەکان بێ دەورات ئەکاتە بۆ مامۆستایانی ئێمە بوون ئەمساڵ لە هەموو زانکۆ سلێمانیە لە هەموو سنووری سلێمانیە دەورێکی گەورەمان کرد و مامۆستایانی پەروەردە مامۆستایانی مەکتەبەکان کە ئەوان ڕۆڵێکی گەورەیان هەیە لە بەرزترکردنەوەی ئاستی هۆشیاری تاکە بەڕاستی مناڵێک ئێستا لە مەکتەب فێر نەبێت کە خەمی ژینگە بێت بۆ لەوانێت زۆر قرس بێت کەسێکی بە تەمەەن تۆ بیگۆڕی کە 56 ساڵ بۆ شوێ ژیاوە کە ئێستا بۆ بیگۆڕی ئاستی هۆشیاری تاکی بیتە سەرەوە کە خەمی ژینگە بێت بەڵام مناڵی زۆر بە ئاسانیەوە ئەکرێت زۆر ئیشمان بۆ ئەوەی کردووە کە وەزارەتی پەروەردە کتێبێدان لە مەکتەبەکان بخوێنرێت کتێبێکی ژینگە بێت کە مناڵە مناڵی هەست بکە کە ژینگە چییە بەرپرسیارەتی بەرامبەر بە ژینگە چییە و ئاستی هۆشیاری تاک دایک و باوکان بڕاتە سەرەوە مامۆستاکانی مەکتەبەکان بڕاتە سەرەوە کە بێ بە خەمی ژینگە یان هەر شتێک کە لە وڵاتان 20 ساڵەوە پێشکراوە ئێمەش بین بە خێرایی چاوەڕێی 30 ساڵی تر نەکەین بە خێرایی ئیشانە بکەین. باشە دکتۆر جگە لەوەی کە کۆمەڵێک خاڵت باس کرد یەکێک لەوانە نەبوونی بەرپرسیارەتی بەرامبەر ژینگە و کۆمەڵێک بابەتی دیکە یەکێک لەوانەی کە با بڵێن یەکێکە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە نەبوونی کارگەی ڕسایکل یاخودبوونی کارگەکان بە شێوەیەکی گشتی کە کاریگەری لەسەر ژینگەی جیهان و لەسەر هەرێمی کوردستانیش دروست کردووە. لە هەرێمی کوردستان دەکرێت بڵێن بوونی کارگەکان بە جۆرێکە کە کاریگەریەکی نەرێنی زۆری لەسەر پیسبوونی ژینگە یاخود گۆڕانکاریەکانی ژینگە دروست کرد بێت؟
بەڵێ پرسیارێکی جوانە بەڕاستی مەوزوعی ژینگە ئەوەنە بربڵاوە کەلوان لە بەرنمەیەەکە نەکرێت بە هۆکارەکان هەمووی باس بکەی بەڵام پرسیارەکەت زۆر جوان لە شوێنی خۆیەتی معاملەکان بەڵێ توان بەڕاستەخوای ناڕاستەوخۆ هۆکاری سەرەکین بە پیسبوونی ژینگە لە منتیقەیەەکە لە شوێنێکی دیاریکرا بۆن مەچون ئێمە لە پیسبوونی ژینگەیە شتێکمانێ بەناو بڵێن سپات ئەو شوێنانەیە کە نقطەیە کە شوێنێک پیسەبێ هەندێک شتمانێک کە پیسبوونی عامە ئەو پیسبوونی سپۆتەکان بەڵێ معاملەکان توان معاملێکە بەشێکی لێ ئەچێت ئەو بەعملە لە زۆر شوێن لەوانەیە معاملی چیمەتومانە سلێمانیا بۆ نمونە لە شوێنی معاملەکان زۆر گرنگە بۆ نمونە چون لای ئێمە ئاراستەی با بۆنمە لە ڕۆژ ئاوایە بۆ ڕۆژهەڵات معاملەکانی سلێمانی معاملی چیمەتەکان بەداخۆ هەمویان لە ڕۆژ ئاوای سلێمانی و ئەوە ئەو پیسیانێکە دەرئەچێ بۆ من لە هەوا هەموویەوە بەسەر شارە دێتەوە ئەمە هۆکارێکی گەورەیە زۆر فیلتەر وشتی وا داێن بەڵام فیلتەرەکان چون پارێکی زۆری تێچێ زۆر ئیشی پێناکەن یان فەرمانگە ژنگەکان ئەڕۆ لەو کاتە ئیش پێکەن دوای ئیش پێناکەن ئەم شتانەمان هەموو بینی و ئەزین کە هەیە بۆ نمونە بەڵام مەوزوعی ریسایکلینگ کە ریسایکلینگ یەکێک لە مەوزوع زۆر گرنگەکانی کەمترکردنەوەی کاریگەری ژینگەیە بە هەموو هۆکارێک بەڵام لە وڵاتی ئەمە تازە خەریکە دەست پێ کەناڵی نییە بەڵام زۆر کەمە ئەوەش ئەگەڕێت دووبارە بۆ یەکێ لە ئەرکەکانی حکوومەتەکە ریسایکلین یا جیاکردنەوەی پاشەڕۆی ماڵان و کارگەکان ئەبێت لە سۆرسەکەیە لە سەرچاوەکەیە بکرێ نە لە دوایەوە ئەمە زانین کە شاری سلێمانی بۆ نمونە ڕۆژانە 1300 تەن پاشەڕۆی هەیە 1300 تەن بە هیچ مەعمەلی لەوانەیە نەکرێت لە شوێنەکە جیای بکەیتەوە ئێمە بۆ نمونە توێژینەوەمان کردووە لیچیت یان پاشماوەی تانجەروی سلێمانی بە ئاوە هەتا سەری دەربەنی خان ئەڕوات ئەم هەندێک لە شتەکانی بۆ نمونونەکە بوو جوڵی ئەمانە زۆر سەریعان دەجار ئەو ئاوە زێرابەی کە بەکارێ بۆ سەوزەڵاتی دەوروبەری تانجەروی سلێمانی بۆ نمونە توێژینمان لەسەری کردووە کە ئەتوانێت گوازراوەیە بێت بۆ هەندێک لە هەوی مەتاڵی ئەمادا قورسەکان بۆ گەدەی ئەو کەسانێک کە بەرحاڵ ئەیخۆنەوە سەوزەڵاتانەکە بوو زۆر بربڵاوە بەڵام جوابی پرسیارەکەی جەناب بوو بەڵێ هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە. بەڵێ دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە ئومێدین هەمومان لە خەمی ژینگە بین زۆر سپاس بۆ دکتۆر باسط بورهان پسپۆڕی ژینگە و کوشتکاڵ دووبارە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.